بۆ ڕیکلامکردن لە کەناڵی UK4 یەکەمین کەناڵی کوردی لە بەریتانیا دەتوانن پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن 0747 930 4286. وەڵێ خۆشەویستان سڵاوتان لێبێ و لە ئێوارەی تاراوگە بەرنامەی ئێوارەی تاراوگە و لە ڕەمەزانی پیرۆز پێتان شاد بووینەوە. ئەمڕۆویستمان سەردانی شوێنێ بکەین کە بینیمان لوقمە قازی و شیرینی و سەمون و نان و کۆمەڵێ بابەتی تایبەت دروستەکەن کە بەڕاستی شیاوی ئەوەیە ئێوەش لەگەڵمان نابن و ئێمەش لەگەڵیان نابین و هەمومان هاوکار بین لەو لوقمە قازی و شیرینی جوانەی کە دروستیەکەن. بۆیە پێمان خۆش بوو ئەمڕۆ سەردانی ئەم شوێنە بکەین کە بەڕاستی لوقمە قازیەکی زۆر جوانی لێ دروست دەکرێ بەدەستی وەستا هیوای خۆشەویست کە جێی شانازیمانە بەڕاستی و بامەیەکی زۆر جوانی لێ دروست دەکرێ کە ئەتوانم بڵێم ئەم شیرینیە لە بێرمیگام و بە تایبەت لە بەریتانیا لە بێرمیگام ئەم شارەی کە پێشتر باسم کرد ئەم شارە زۆر بابەتی کوردیتیایە و بە تایبەت لوقمە قازی لەم ڕەمەزانەیە زۆر تایبەتە ئەمە بۆیە دەستخۆشیمان هەیە و زۆر بە فرێشی هەژێتە بەردەم خەڵک. کاگیوا سڵاو لێبێ. سڵاو عەزیزم بەخێر بێن. قوربانێ چی هەیە بۆ ڕەمەزان؟ وەڵا پیرۆزبایی ڕەمەزان لە هەموو موسڵمانانی جیهانەکەم کوردی خۆشەویستی خۆوان بە تایبەتی هیوادارم ئینشاءڵڵا ئەم مانگی ڕەمەزانە بێتە خێر و خۆشی و هەموو لایەک و ئینشاءڵڵا وەی خەریکی شیرینی دروستکردنی بە تایبەتی ئەم ئێوارە بۆ مزگەوتەکان دروستیەکەین خوای گەورە قبوڵی کە ئینشاءڵڵا. کاگیوام لوقمە قازیە لێرە تۆزێک قورستر نییە لە کوردستان کە دروست دەکرێت بۆ ئێوە ناڕەحەت نییە؟ وەڵای بەڕاستی شیرینی دروستکردن بەعام هەمووی ناڕەحەتە چونکە وردەکاریە بەڵام باشە لەگەڵای ڕاهاتوین وردە خەریکە بین. پێشوازی خەڵک چۆنە لەم شیرینیانە بە تایبەت لە بەریتانیا لە شاری بێرمیگام؟ کورد عەرەب ئاسیایی بە عام حەزی لێەکە ئەوروپینە بەڵام کورد و عەرەب و ئاسیایەکان حەزی لێەکەن بە تایبەتی لە ڕەمەزانە زۆر باش. خەڵک لە شارەکانی کەوە دێن زۆر بە تایبەتی لە کاردیفۆ لە بریستۆڵۆ لە شارەکانی تر دێن زۆر خەڵکە بینیمیت داوایم شیرینیەکە. خۆش بێ دەستخۆشیم هەیە ئەم بابەتە جوانانە بەڕاستی لەم شوێنانەیە بەڕاستیەوە کە خەڵکێکی زۆر طموحیتیایەتی یاخود خەڵکێکی زۆر حەزی لێەکە و ئەم بامەیەش کە بەڕاستی توانم بڵێم زۆر فرێش زۆر تازە زۆر پاک و خاوێن شتێکی زۆر نایەبە و دەستخۆشیم هەیە و ئومێدەوارم هەر یەک لە ئێمە بتوانی لەم ڕەمەزانەیە خواردنێکی تەندروست بخۆین و سەردانی ئەو شوێنانە بکەین کە خواردنی تەندروستیان هەیە و دووبارە دەستی کاکیواش خۆش بێت و سپاس بۆ هەموو لایەک و دەستیەوەش خۆش. کەناڵی UK4 دەنگ و ڕەنگی کوردستانیانی بەریتانیا.